یاسەمین شەریف منش دەرهێنەرێک û وێنەگرێکە کوردە ji mehabatê lê serê 5 sala li Swêdê dijî. Di rêya xar û xebatên xwe re dixwaze got çîroka ya mirovahî, betaybetî ya pənabera bîne ber çavan û gelek karên sînemakirine wekî dinê jî beşdarî çalakî û festîvala bûye. Filmê wê yê dawî bi navê Sefera Abûlî, serkurekî Efxaniyê got ji Swêdê hatiye qewtandin wê veger Efxanistanê ew çîrok anî berçavan diriya kamêra xwe re niha jî Yasəmîn mêvana bernameyê. Derhênera Kurd Yasəmîn Şerîf Meniş gelek spas bo beşdarîbûna te bernama me. سلااو لوقمان زۆر سپاس کە دعوەتت لە من کرد ئەوڕۆ لەگەڵ تۆ بم لە پرۆگرامی تۆ زۆر دڵخۆشم کە لەگەڵتم. gelek spas em jî kêfxweş bûn gotibû mêvana vê bernamê. Yasəmîn di dema dawî di divê mehêdê li Stockholmê ti beşdarî festîvalekê bû bi filmê xwe dawî Seferî Abûlî got behsa çîroka penaberekî Efxan dike. Dixwazim minekî behsa vê çîrokê bike, çîroka vî kesê hanê li ser çawa kesên penaber tên qewtandin ji welatên guhatinê taybet li Ewropa û li hin welatên din. û çima ez vê pirsê jî bikim, çima wekû derhênerek Kurd te çîroka kesekî Efxan neqandiye, em bêjin çima te berê xwe neda çîrokek Kurdî, ew tiştekî hinekî balkêş ez dixwazim got nas bikim ji te. بەڵێ لوقمان هەرو جۆرێکە خۆت ئاماژەت پێدا فیلمی سەفەری ئەبولی لە فەستیڤاڵی تەمپۆی سوێد نیشاندرا وەکو یەکەم پێشاندانی ئەو فیلمە بوو. چیرۆکی فیلمەکە دەگەڕێتەوە سەر کوڕێکی ئەفغانی پەنابەرەکە لە سوێد پاش 3 ساڵان دیپۆرت دەکرێتە بۆ ئەفغانستان، خۆی لەدایک بووی ئێرانە و هیچ کات ئەفغانستانی هەر نەبینیوە. ئێمە ژمارەیەکی یەکجار زۆرمان پەنابەری ئەفغان هەیە کە جێنەرێشن نەسلی دووەم و سێوەمی پەنابەرە ئەفغانەکانن کە لە ئێرانن و هیچ کات لە ئەفغانستان نەبوون، بەڵام بەهۆی وەی کە هیچ داکیومنتێک هیچ شناسنامەیەک نادرێتەوانە لە ئێران وەکو پەنابەر کە دێن بۆ ئەوروپا وڵاتەکانی دیکە کێشە یەکجار زۆریان هەیە بۆەوەی کە کەسایەتی خۆیان بسەلمێنن و بۆیە کە دیپۆرت دەکرێن دیپۆرت ناکرێنە ئێرانە، دیپۆرت دەکرێن بۆ ئەفغانستان. هۆکاری وەی کە من لەسەر پرۆژەیە کارم کرد ئەوە بوو کە ئەوە یەکێک لە ڕووداوە زۆر مهمەکانی چەند ساڵی ڕابردووی سوێدەکە ئێستاش هەر بەردەوامە ئەو کێشەیە و ژمارێکی یەکجار زۆر لەو پەنابەرانە دیپۆرت دەکرێن هەموو ڕۆژێ بۆ ئەفغانستان و بەداخەوە لە هەواڵەکاندا و لە مێدیادا هیچ کات باز لەوانە ناکردرێت کە دوای دیپۆرتکردن چیان بەسەردێ. من وەکو کوردێک خۆم چونکە زۆر بارودۆخی ناخۆشمان یعنی هەمومانە تەجروبەیەمان هەیە لە هەر چاپارچەی کوردستان کە دەژین وەکو کەسانێک کە وەکو هاوڵاتی دووەم و سێوەم تامان لێ دەکردرێ، من هەستی وەم هەبوو کە ئەو ئەفغانانەی کە لە سویدشن بە هەمان شێوە ئەو جۆرەی کە دەبێت گرنگیان پێنادرێ و من حەزم کرد کە ببمە دەنگی وان و کێشەکەیان باس بکەن. بەلێ یاسەمین دکارێتە دە یعنی تشتێ دیت گەلێکی ڕۆنیەتینت سەر خەباتی خۆ تایبەت لەسەر فۆتۆگراف ژی وێنەگریە و کارێ سینەما ژی هەردووا ژی تێ ڕۆنیەتینت سەر ئەو کێشەیەن ڤەشارتی دناو تایبەتی کۆمەلا یا پەنابەرادە. چما وڵۆبالاتە دکشینێ مەسەلا پەنابەریە گەلێکی سەر ناو چبوو کامپا هۆلێژی یعنی کارێتە تدخوازە گۆ ئەو کێشەیە دینە بەرچاوە. لوقمان ئێستە دەتوانم ئاوا وڵامی پرسیارەکەت بدەمەوە. ئێستە گۆڕانکاریکی یەکجار زۆر لە هەموو دنیاە کراوە و وەکو ئێوە خۆشتان دەزانن ژمارێکی یەکجار زۆر خەڵک بوون بە پەنابەر لە وڵاتەکانی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا، یعنی شێوازە ژیان لە هەموو جیهان گۆڕاوە و ئەو بارودۆخە ناخۆشەی کە ئێستە بۆ خەڵک هەیە لە هەر شۆنێکی ئەو دنیاە بەڕای من
گرنگی هەیە کە ئێمە بچین باسی لێ بکەین و زیاتر ئاگاداری بارودۆخی ئەو خەڵکانە بین کە چه هۆکارێک دەبێتە هۆی وەیکەوانە کۆچ بکەن لە وڵاتی خۆیان و تووشی بارودۆخێکی ناخۆش بن. من خۆم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دێم ئاگاداری کێشەکانی ئەو ناوچەیەم، هەرەوەش دەبێتە هۆی وەیکە هەست بکەم زیاتر دەبێ باسی کێشەکانی ئەو ناوچایە بکردرێ، زیاتر خەڵکی ئەوروپا وڵاتەکانی دیکە ئاگادار بن کە چ ڕوو دەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا لە وڵاتەکانی دیکە کە خەڵک مەجبور دەبن ماڵی خۆیان ژیانی خۆیان وڵاتی خۆیان بەجێبێڵن و کۆچ بکەن بۆ وڵاتێکی دیکە. بەێ یاسەمینە زۆرم سەر تشتێکی دنجی، یعنی تو وەک دەرهێنەرەکە ژنەکە کورد و دەرباسی ناو وی کارێ زەحمەت وی کارێ دەرهێنەریە کارێکی نائاسانە، دەبێ گوت سەفەرێ بکێ، دەبێ گوت شەو و ڕۆ کار بکە سەرڕاستی کارێکی لەسەر عەردی مەرە کار دکە. ji bo te çawayî tecrüba weke jineke Kurd em zanin niha meha adarê jî meheke taybet ji bo Kurda û ji bo jina tu çawa kare bide ziman ev tecrüba te di nav sînema de nav wênekêşiyê de ji bo em bêjin jinek karibe xwe bide pêş û derbirîniyê xwe fikr û ramanê xwe di nava sînema di nava wênegeriyê dibîne berçava. هەرو جۆرەی خۆت باست کرد بەڕاستی ئاسان نییە بەتایبەت ئەو شۆنانەی کە من هەڵیان دەبژێرم بۆ دەچم کاریان تێدا دەکەم شۆنی نائەمنن شەڕی تێدایە نائارامی تێدایە ناکۆکی تێدایە هەرەوەش بەتایبەت ئەگەر خانمێک بی ئافرەتێک بی کارکردن لەو جۆرە جێگایانە دەتوانێت مەترسی خۆی هەبێ و ئەوەندە ئاسان نەبێ بەڕاستی. بەڵام بۆ من خۆشترین ساتەکانی ژیانم و کاتانەیە کە ئیش دەکەم و لەسەر پرۆژەکان و سەفەر دەکەم بەردەوام بەڕای من ئەگەر کەسێک حەزی لە ئیشی خۆی بێ باوەڕی هەبێ بەو کاری کە دەیکا باوەڕی بەو ڕێگایە هەبێ کە پێی تێناوە و دەیهەوێ کاری تێدا بکە من دڵنیام کە هیچ ینی هیچ مەحدودیەتێک ناتوانێت ڕێگری لێ بکە لەوەی کە پرۆژەی خۆی بەرێتە پێشە. یاسەمین karê te di karê hunerî got dixwazir ronî bîn ser kêşeyên mirova di rojhilata navîn de. Tu bawer dikî got huner dibe amîrek baş, dibe zimanekî baş ji bo ew kêşeyana zelal bike, bi taybetî ji bo xelkê biyanî û carna jî bibe çareser ji bo rewşa em bêjin li rojhilata navîn yan kêşeyê got hene li wê de. بەڕای من هوەر زمانێکە کە دەتوانێت پەیوەندی دروست بکات لە نێوان هەموو خەڵکدا کە بە هەر زمانێکی جیاواز قسە دەکەن هوەر دەتوانەوانە ببێتە زمانێکی مشتەڕێک لە نێواندا و بۆیەش من باوەڕم بەوەی هەیە کە هوەر دەتوانێت لە کێشەکانی مرۆڤایەتی زۆر بە باشی نیشان بداوە هەست دروست بکات لە نێوان خەڵکی جیهاندا کە بە کولتور و زمانی جۆرا جۆرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانم ئەوەی بڵم کاری زۆر کراوە بەڵام ئێستش مەجالیەوەی تێدایە کە کاری زیاتر بکردرێ لەبەرەوەی کە ساڵیانە کە ئێمە کێشەی جۆرا جۆرمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەڕای من هوەر دەتوانێت بە پێشاندانی ئەو کێشانە ڕۆڵێکی بچووکی هەبێت لە ئەوەی کە بتوانێت گۆڕانکارێک دروست بکەوە شتەکان بەرە باشتر بوون بەرە لانی کەم دەتوانێت خەڵکی دنیای زیاتر ئاگادار بکاتەوە لە بارودۆخێکی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەی بەهۆی کارەکەی چییە بەڕاستی لەوەی کە بوونە ئارامە هەیە. بله یاسمین زورم سر عالی کی دنی عالی بیشن هگر ام بیخ ناف دکه والا دم بیشن سینما کردی یعنی گوهی نهاتی درست کردن لی بله هولدانه کیه دەرهێنەرین کوردا ایدی خباتی باش دکن و بشتاری ناف چالاکی ناف نتویجی دبن نرینات ده سری 5 سالایز بیشم تل سویدیه کارجی دکت تجربه تجی هید ناف سینما ده تشاود بینه اف جبور روشا سینما کردی هگرم تیخ ناف دکه والا ده هیوی هی گو راستی د پاشروجی د تشتک بکرن و او به بیژن نشان روشا کردا بده و راستی خو بده پیش وکو سینما کردی بێگومان لقمان ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان سینەماکاری زۆر بەتوانەمان هەیە کە توانیویانە ڕۆڵێکی یەکجار گرنگیان هەبێت لە پێشاندانی کولتور و
بارودۆخی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تەواوی جیهاندا و من ئەوە ڕێگایەکە سینەماکارەکانی کورد گرتویانەتە بەر ڕێگایەکی زۆر ڕووناک دەبین و دڵنیام لە داهاتوودا سەرکەوتوتریش دەبن و هەر جۆرێک کە پێم ئاماژەم پێدا توانیویانە کوردی کێشەکانی کورد و نەکەرکێشە ئەوەی کە بیناسنن میلەتی کورد چ میلەتێکن و خەڵکێکی زۆر لە جیهاندا زیاتر ئاگاداری کولتور و خەڵکی کورد بن کە چێن لە چۆ دەژین وەتکێشەکانیان چێ و بەڕای من سینەماکارەکان توانیویانە زۆر بە باشی ڕۆڵی بجێڕن تاکو ئێستێوە دڵنیان لە داهاتوودا باشتریش دەبن. بله العالیه دنیا دی سینما نتنی دەرهێنەری و ئێگۆ لیستەکوانە سینما تشتێ دنیجی پەرەژێر لازمن پشتگیری ژێر لازمە دەبێ گۆبێ بەلاکردن مارکتینگ ژێر لازمە بازارێک ژێر دەبێ کوردا و تشتا هین نهاتی دروستکردن چاوات بینە گۆ یعنی پشتەوانیا سینما کوردی بێکردن تو وەکە دەرهێنەرێکی نەهات بسەری خۆڤیان کارانە دەکە چ لازمە چ پێویستە گۆ سینەماکار بە گاوێن پێش باوێژێ ji partiyên siyasî ji em bêjin kesên bazirganên Kurda yan maldarê Kurda zengînên Kurda yan civata Kurdî çi lazim e got karibin sînema Kurdî ji wê asta em bêjin navxweyî derxîne be bi astek bilindtir nav netewî. لقمان من وا birdekemê ka her êstij li astekî cîhanî de sînemayê Kurdî twanî wê tîragdaneweyî hebe û qiseyî hebe ve li dunyaya de li sînemayê cîhan de جێگا بەخۆی پەیدا بکە جێگا بەخۆی دروست بکە بەڵام هەرە جۆرێکی ئاماژەت پێکرد کێشە و کەم و کورتی زۆریشمان هەیە ئێستا ئەوەی کە بمانەوێت سینەمایەکی پرۆفێشناڵمانە بێ وەکو سینەماکانی دیکەی جیهان کە فیلمێک بە چ پرۆسەیەکی پرۆفێشناڵ بەرهەم دێ و دوایە بڵاو دەکرێتەوە زۆر کارگرینگە بکردرێ ناتوانین بڵین بەز یەک شت یان دوو شت ئەوەی کە لە ژێربەناوە دەبێ هەندێک شت بگۆڕدرێ پێش هەموو شتێکی دەبێت سینەما ببێت بەشێک لە ژیانی ئێمە لە کوردستان لە وڵاتی خۆمان ینی بەس بەرهەم نەیە دەبێ شۆنی نیشاندانی وەشە بێ کولتوری چوون بۆ سینەما کولتوری ئەوەی کە سینەما بێت بەشێک لە ژیانی ئێمە ئەوانە زیاتر کاری تێدا بکردرێ من دڵنیام مێدیا سینەما سیاست مەدارەکان و ئەو کەسانەی کە ڕۆشنبینن لە وڵاتی ئێمە ئەرکێکی زۆر قوڵان لەسەر شانێ کە ئەوان دەتوانن ئەو شتەی بەرەو باشتر بوون بەرن و کەم و کورتەکان لە بین بچن. بلێ یاسەمین ئەف دەما کۆرۆنا دە سەرێ ساڵێکی بەلکی ژیان هاتوو ڕاوەستاندن هەیە دیدی ژیان ڤەتگەڕێ ji bo te tu plan heye em bêjin him ji aliyê wênegiriyê ve got tu çalakî çêbibin yan ji aliyê sînema de em dixwazim gotim mer heger te ve neşart dibe tu dixwazim mer par veke wê gelekî xweş be projê te ji bo paşa rojê çi hene نا کۆرۆنا نەیتوانی ئێمە بوەستێن ئێمە بەردەوامی لەسەر پرۆژەکان و کارەکانی کە پێشتر دەمان کرد من بەڵێ ئێستا پرۆژەیەکم هەیە لە وڵاتی یۆنان کە تقریبا یەک ساڵە کاری لەسەر دەکەم هەر لە هەمان کاتە کە کۆرۆنا دەستی پێ کرد و کێشە دروست بوو پرۆژەیەکی تریشەیە لە ڕۆژاوە کە من تر لە 2 ساڵێک کاری لەسەر دەکەم و بەدڵنیایەوە ئەو ساڵ پرۆژەکە بەسەر ئەنجام دەکا و فیلمی دووەمی من فیلمێکی کوردی دەبێت. بەێ بەێ gelek spas rastî بۆ parvekirina te serkeftinêşter dixwazim em gelekî şad bûn gotibû mêvana bernama me serkeftî be. زۆر سپاس بۆ تۆ لوقمان زۆر دڵخۆش بووم کە بەشداریم کرد. gelek spas.